لەبەرەوە پێویستە هەست پێ بکەین کە دەستگای سەرۆکایەتی و دەستگای حکوومەت و پەرلەمانی معەتەڵ دیوەخانە بەتاڵەکە ئەوە هیچ قیمەتێکی نەماوە بەڵام جوندیەکانیان لە پێشمەرگە کە دوای دێمەسەری چۆن پێشمەرگە کافرە و ئەنتی تیرۆر کافرە و دەلیلەکانیشیان لە شەریعە بۆ دێنمەوە چۆن خوای پەروەردگارە فەرمێ ئینە فیرعەون وهامان وجنودهما كانوا خاطئین كانوا آثمين يعني نەک مخطئین وا نەزانی ئەو بڵێ وڵات جوندەکانیان هەڵەن چۆنە سەڵبا پێشمەرگەیەکی داما و چی کردووە یەکێ لەو پێشمەرگە داماوانە لە زمانی خۆیان لە ئیمامی ئەحمەد بن حەمبەلیەدا ئیمامی ئەحمەد بن حەمبەل بۆیان بڕی بۆ ڕۆژێ 1000 جەلدە لەبەرەوەی قسەیەکی کردبوو پێچەوانێ قسەی مەئمون بوو لەسەر کەلامی خوای گەورە کە ڕەقەمچەکانی لە ئیمام ئەحمەدەدا دوای ئەیوت ئیمام ئەحمەد گەردنیش مازاکە وەڵڵاهی من وەکو عەبدێکی مەئمور وام ئیمام ئەحمەد لەژێر جەلدەکانە ئەی فەرموو ئاخرە گەر تۆ نەبی بە دەستیان ئەوان ئەم قامچێ ناوەشێن ئاخر بۆیە خوای گەورە فەرمووە وهامانە وجنودهما سەربازانی هەردووچیان ئەگەر ئەم هەموو پێشمەرگە و ئاسایش و ئەنتی تیرۆر و دەستگای داپڵۆسینەکانی تریان نەبێ ئەوانە چۆن ئەتوانی ئەم ڕەعیەتە بە مەلاین خەڵک بخەنە پێش چاوی خۆیان و پێش خۆیان و وزە و ورە و توانیان بەگەر خەنجگە لەوەی مافی ئینسانەتیشیان لێ سندونەت ئێمە پێویستە ئەمە بوەستێنین ئێمە پێویستە ئەو وەعیەمان بۆ دروست بکە ئەبێ بوەستێنرێ کەوا بوو ئەو جوامێرە بەڕێزانە ئەو کەسە خاوەن ئیرادانە ئەو کەسە سەربەستانە کە ئیرادەیان هەیە ئەیانەوێ ئەم زوڵمە بوەستێنن پێویستە ئاوا بڕوانی نامە بۆیە جارێکی کەش تەکید لەوە کەمەوە بە ئەم قۆناغە و تا 6 مانگی تریش بکەین بە قۆناغی نا هەرچیان ود نایکەین نەبۆ ئینتیخاباتیان نەبۆ دەنگدان نەبۆ چوونە پێشەوە نەبۆ خزمەتکردنیان ئەنجا دوای دێمە سەر ئەوەی کە ئەنتی تیرۆر مطلقاً هەموویان مرتد و کافرن ژنیان حرامە لەگەڵیانە بێ وا بزانە مسلمان و مناڵەکانیان زۆڵ حساب پێشمەرگەش بە عمومیان مرتدن کافرن لە خەتی مەسعود بەرزانی بن یا لە خەتی جەلال تاڵەبانی و عەلمانیەکی تر حکمیان حکمی ئەوە چونکە خوای گەورە فەرمێ ئینە فیرعەون وهامان وجنودهما كانوا خاطئین وخوای پەروەردگاریش کە عقوبەی لە قیامەت و لە دونیاشا داون عقوبەی هەموویانی وەکو یەکدا إنهم جند مغرقون کە بڕیاری غەرقکردنی فرعون و هامانی دا جوندەکانیشی هەمووی لەگەڵا وەکو یەک غەرق بوون فرعونیش غەرق بوو ئەو پێشمەرگە داماوەش غەرق بوو کە کاهیچی هامانی سەردەم پێڵەوڵا داماوە گوناحە و چی بکە و کەسابەتی نییە و هەموو ماڵ و مناڵی هەیە ئەوە ماڵ و مناڵش بەبێ موچە ئەڕوا بۆ جەبهە خەڵکانێکی تر دیفاع لەو عەلمانیەتەکە ئەوە بێ بزانێ ئەویش وا نەزانی دیندارێتیەکە کوردایەتی هەر کەسێ هاتووەکو ماین چەقەڵ بێ سواری بێ کاکە دەی وەرە سەرکەون جەژناتان خولێنمەوە ئیسلام ماین چەقەڵ و کورسی کوردایەتی ئەوانانی کافر نییە ئیسلام ئیسلامی پێغەمبەرانە سەلامی خوایان لێ فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر خوای گەورە بەرچاوی ئێمەش ئێوەش ڕۆشن کە وەعیمان بداتێ بیر و هۆشمان بەرچاومان گۆشەنیگامان بەرفراوانتر کە باشتر ببینین دیدلێڵیمان لەسەر لابە ورە وزەمان بەگەڕخا خوای گەورە ڕایەکانمان ڕاوبۆچوونمان لێک نزیک کاتەوە تا عەقڵمان پێی بشکێ هەتاکو بتوانین بە کۆمەڵکاری بەشدار بین ببین بە وزەیەک لە گۆڕانکاری ئەو واقعە جاهیلەی کە کوفری کوردایەتی بەسەرمانەیە چەسپاندووم لاشی نابا چاوەڕێژ ناکەین چاکتر ببێ یا سووکتر ببێ پێویستە خۆمان لەسەر خۆمانی لابین إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خواهي قولي إيمش وإيوش سلامة وسركوتوبك يعلمتي درمان به أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما والسلام عليكم ورحمة الله وبركاته.